کاتتان باش بینەرانی ئازیزی کوردستان 24 لە هەرکوێیەکەن سڵاوی خوای گەورەتان لێبێت. خۆشحاڵم لە حەڵقەیەکی دی بەرنامەی هاوڕێی تەمەن پێتان شاد دەبم. حەڵقەی ئەوڕۆمان جیاوازە، زۆری جیاوازە. باسی لەو شلەی دەکەین کە زۆری ژیانمانی داگیر کردووە. شلەیەکی ئەفسوناوی گەر نەیخۆین سەر ئێشە دەمانگرێ. باس لە چای دەکەین. دەڵێن سەرەتا چای لە چینەوە هاتووە، کاتێ یەکێک لە بیرمەندەکانیان لە بندارێک دانیشتووە، ئاوی گەرمی لە پێشە خۆی داناوە و یەک لە پلکەکانی کەوتۆتە ناو ئەم ئاوە کوڵاوە و لەو ڕۆژەوە جیهان گۆڕاوە و چای هاتۆتە کایەوە. ئمڕۆ خۆشحاڵم بە میوانداریکردنی چەند کەسێکی جوانی شاری هەولێر، ئەوانەی کە خاوەن کۆنترین چایخانەکانی هەولێرن. زۆر بەخێربێن. سەید عیسا سەید سەلیم خاوەنی یەکێک لە چایخانە کۆنەکانی هەولێر، بەخێربێ سەید. کاک محەممەدی کوڕی وەستا خەلیلی خاوەنی یەکێک لە کۆنترین چایخانەکانی هەولێر. طبعاً ئەم کورسێ بۆ شەی سێمیش گەردەیبینن، ئەوە شوێنی وەستا بارامیە کە نازانم بۆ نەهات، کە ئەمە شوێنەکەمان لۆی دانا و تا بەر کاتژمێرێک لە ئێستا وابوو کە دێتن و دێتە ئەو بەرنامە و تەشریفی دێنی، بەڵام لەبەر هەر هۆکارێک پەیوەندیمان پێوە کرد، داوای لێبوردنی لێ کرد، چونکە کاک بارام یەکێکە لەوانەی کە تا ئێستا لە ژیان ماون و شاگردی عەبۆ قاوەچی بووە کە یەکێک لە کۆنترین چایخانەکانی هەولێرە. ئێستا مە لەگەڵ میوانەکان بەخێر بێن. کاک سەید بینە سەر باسی چای و چایخانەکان. دەڵێن گوایە عێراق ساڵانە زیاتر لە 37 ملیۆن دۆلار لە چای سرف دەکات کە هاوردە دەکات، زۆر بەشی لە هیند و چین و سریلانکایە. کەواتە دەڵێن کاتی کە لەگەڵ داگیرکاری طبعاً لە زمانی عوسمانیەکان چای هەبووە، بەڵام دەڵێن لە کاتی داگیرکاری ئینگلیز پەرەی سندووە و ئەو شوێنانەی چای لێفرۆشراوە کاک سەید چای خانە بووە، دوایە بوویتە شوێنی چا دروستکردن و چا سازکردن و چا خواردنەوە. ئێستا بینە سەر شاری هەولێر کاک سەید، وەکو بەڕێزت کە ئینسکلۆپیدیایەکی لەم بوارە، باسی لە چایخانەکانی هەولێرم لۆ بکە کاک سەید. چایخانەکانی هەولێر یەکەم چایخانە کە دانرا لە قەڵات بوو. حاجی جەمیل چەلەبی چایخانەشی دانا لە قەڵات. ساڵی چەند ئەگە لە بیرت بیت؟ ئەوە یعنی ئەگە بزانی مەزندەی بکەیت تقریبا لە 1800ەکان نهایەتی 1800ەکان کە چایخانەی دانا ملەتی قەڵاتێ ڕازی نەبوون بۆ ئەو چایخانەیە، چکۆ غەریبی لێدا دەنیشت، ئافرەتیش هاتوچووی دەکرد بە من ئافرەتیش لە قەڵات زۆر محتەشەم بوون، ڕێیەکی تایبەتیان هەبوو ئەروەتڵەر یۆقشە. ڕێی ژنان، کۆڵانی ژنان پەیژەی ژنان بەس ناوی ئەروەتڵەر یۆقشە، ئەوە ناگۆڕێ ئەروەتڵەر یۆقشە، بەس لۆ هاتوچووی ژنان بوو. ئەو چایخانەشکەت بۆ ئەو دەستەی ملت قبولی نەکرد، ئەو بۆ هاتە خوارێ چایخانەکی سەیفی شتوی دانا، چایخانەی حاجی جەمیل چەلەبی بەرامبەر مەسکۆی بوو، جێگای ئێستای بورهان کەباب بورهان و ئەو دوکانانە. ئەجزە دەقیقە وەختێک لەوێ بوو، ئەجزە دەقیقە ئەو بە کاملی چایخانێکی گەورە بوو، سەیفیشی هەبوو، حەوزێکی ئاویش لە ناوەندێ بوو، نافورەک. جێگای دانیشتنی ئاغاواتی گەردی بوو، ئاغاواتی دزەی و گەردی لەوێ دادەنیشتن. ئەو چایخانەیە دوایە فرۆشرا، مام حاجی جەمیل ئیختیار بوو، ئەو چایخانەیە فرۆش حاجی مستیر کڕی، قاوەخانەی حاجی مستیری پاشەوی بەو ناوەی ناسرا، قاوەخانەی حاجی مستیری. باشە کاک سەید عەفوم لێرە سوالێک، چایخانەیان قاوەخانە؟ قاوەخانە هەیە، چایخانەش هەیە. ئەو سوالەکەیە. قاوەخانە ئەوانە مەعلام بوو لە لێنانی قاوەی، وە شوهرەتیان قاوە بوو، شوهرەتیان عایلەشیان عایلەی قاوەچی، مەقسەد عەبۆ قاوەچی. عەبۆ قاوەچی وەختی خۆی مەلیک هاتە هەولێرێ، ئەبۆ قاوەچی قاوەی حازر کردیە، مەلیک زۆر تەعجوبی لەو قاوەی چێژی لێ وەرگرتیە. پاشەوی کە یعنی کاک سەید عەفوم کە بەس سوالەکەم لێرێ، کە لە قەڵاتێ بوو چایخانە بوو یان قاوەخانە بوو؟ ناوەکەی ئەو قاوەخانە بوو. بوو.
کاک کامەران قاوا وەقتی زمانێک بوو زمانێک ئەم بەبیرم دێتن منداڵ بووم زۆر اختیارەکانی هەولێرێ کە دەچووە مالیان مەقسەد بێ مام سەید ئەحمەد کە دەچوومە مالێ جەزوەک و قاوە جەزۆی قاوەی لەسەر مانقەڵەی بوو ئەو جەزۆی قاوەی دادەنا لەسەر مانقەڵەی سنیەکی گەورە لە بنی ئەو ئافرەتانە قاوەیان تەوزیع دەکرد قاوە سبەینان لە چایخانەکان نەک لە چایخانەکان لە قاوەخانەکان بە بەلاش تەوزیع دەکرا بە خۆڕایی تۆ ئەوجا کاک سەید بچینە لای کاک محەممەدی کاک محەممەد ئێستا ڕەحمەتی مام خەلیل ساڵی چەند چایخانەکەی دانێت ئینگۆ چایخانە بوو صح چایخانە بوو بەرێ ئەم بەس لە قاوەشی دەزانی هەنی ئیش قاوەی کردو چکەلەکەن ئەبوو قاوەچی شاگرد بوو دەزانی بەرێ ئەوزە لەوێن درێ فێرە قاوەش بوو ئەمە لە ساڵی 1952 دوامەزرا تقریبا 73 ساڵە لە نفسی هەمان شوێن نفسی جێ ینی هەر تقریبا دوکانێک ئەو ها گۆڕایە یعنی بەس ناوی چایخانە ها چایخانە بوو بەری چایخانەی بەرێ چایخانەی مام خەلیل بەرێ تۆ ئەوجا ئەتۆ ئەم دەرەگەت بەبیرت بی بە سەماوەری ئەولی چایان دەکرد یان هەروە بە قۆری و شوشە و ئەو وەختی قۆری شوشە بوو مامسەیدش دەزانی ئەو وەختی قۆری شوشە بوو ئەوجا قۆری شوشەکەی سیفۆنیان لێدا هەتا نەتەقیتن ینی هەتا نەتەقی دەیان بردەکە وەستایی هەتا نەتەقی سیفۆنیان لێدا تۆقیان لۆ دەکرد تۆقیان لۆ دەکرد هەتا لەوانە کاک وەڵڵاهی ناوەڵا من هەیتمان بەس قەدیمەکانمان مایە هەموو لە سەربانێ يعني هم عرضت نمایشت نکردی لا والله ئێستا عرضم نەکردە ئێستا ئینشاءالله مثلا دەوانە بی صینی بی ئەوە کان نا هەمووی رووسیا هەموو رووسیا ئەتوو سەماوەرت نەدیتە ئەمن سەماوارم دیتە بەس سەمواری ئەوم نەدیتە بە نەفتی ئیشکا یان بە ڕژووی ئیشکاتن ئەوم نەدیتە کاک سەید سەماوەر هەوە بزانم کەلیمەچ رووسیە سەماوەر بەرێ خۆی بزانە سەماوار خۆی لە ئێرانێ دووشت زۆر مەشهور بوو یەک سەماوار یەک ماپووری کاشان سەماوار لە چایخانەی وەختی خۆی بابموان ڕەژویان ئیستعمال دەکرد یعنی هەتا ڕۆژێکی بابم گوتی چایچی سرحەتیان کرد کە غاز پیا بوو ئەوە بە شەو خەلووزیان پێدەگۆ خەلووز هوردە ڕەژوو بوو ئەو هوردە ڕەژوەی دەبەستەوە پێیان دەگوت دەبەستین دایان بەستەوە ئاگریان تێبەر قۆریان قۆرێکی کتلێکی گەورەیان لە پێشدا دەنا ئەو کتلیە گەرم دادەهات سبەینان خۆشناوەتی دەهاتن زوو هەموو لە خام بوون ئەوانە قەتارچی بوون ئەوانە دەهاتن هەندە جار چایخانە بە خۆیان دایان کردەوە ئەو ئاوە ینی ئەو سقەیە هەبوو چایخانەیان یعنی بابم بەحسی دەکرد لە جێشکەش وەڵا بەحسم کرد وەختی خۆی بابم دەیگو هەن ئەمین و هەندە سپاک بوون ئەوەندە پارێ سمێنە داتم دەست ینی چایەکەیان تێدەکرد پارەکەشیان چایە ماست هەمویان دەردیان خواردنان ئەوە پاریان بەخۆیان پارەکان دادەنا و دەڕۆیشتم بابم دەها دەبین دەخیر پڕی پارێ ماشەڵڵا خەڵکەکە زۆر متمانەوە ئەوجا ئەو سەماوەرە ئەو سەماوەرە بە ڕەژووی بوو بە ڕەژووی ئەوە سەرکە ڕەژوو گەشت دەبەوە هەمویان داویشتە ناو سەماوەری بە ماشەیان دەگرت یەکەیەکە داناویشتە ناو سەماوەری دوایە پڕی ڕەژوویان دەکرد ئەو ڕەژووە ئاوەکەی گەرم دەکرد چایەکەش لە سەریداندرا بەس ئەمە زوغاڵ هەر هەبوو چکە چاخانەی مەحەرەکەی هەبوو حرەکەی جێیەکەی سەرڕێ بوو چاخانەی کورەچیان بوو کورەچی کە خلاص دەبووە تا سەعات 11 شەوێ لەکە بابمدا دەنیشتن پاشەوی ڕەمەزانان خۆشترین جەوی چایچی ئەو وەختی ڕەمەزان بوو کاک سەید ئێستا دەینەوە سەر سنی و سنیانێ و ڕەمەزانێ دەینە کاک محەممەد شتێکی زۆر سیر هەیە لە چای مەسەلەن دەبینی ئەوی چای تێدەکا ئێستا ئیسکانی بە 250 مەسەلەن 250 نرخەکەی زۆر نییە ئەوی دەشخواتەوە پارەکەی دەدا نرخەکەی زۆر نییە بەڵام هەمویان ڕازین یعنی شتێکی سەیرە زۆر يعني ملاحظة يود كردي ونيا كاج محمد مثلا باركي زوني بس همو رازين هم بالفعل همو رازين لبروي تامش لو تاي وردقري تيجي لي وردقري لبروي تاي هي يعني كابرا ديري أمنا جنيه مكنتو تاي نخوم لينا
سرم چانابی یعنی مشکلەکە پارەکەی نییە مشکلەکەی چاکێ چایەکی چکە مدمین بۆ ئێساما کە هەمومان عێراق بە کامل چای نەخوا پاش ناخواردنێ بڕێ کاک محەممەد باشتە چدی ئەنگۆ چایلێک نەخۆتان دەخۆنەوە بەێ چای چیلێک نەخۆی ناگواتەوە والله ئەمە ڕۆژێ تقریبان ئەو مامسەی دەزانی ئەم ڕۆژێ بەخوای نێزیک 15 سای دەخۆ هەبە شیرنی کاک بە شیرنی کاک محەممەدەوە کو کاکە ئەمن بابشمەروا بوو ئەوگەوە دانیشتنێ دەرچانیە وا دەزان شتێک بزر بۆ لە ئەوجا مەقسەدم ئێستا بینەوە سەر ڕەمەزانێ ڕەمەزانان سنی سنیانێ دەکراوە نیە لە کنەنگۆ بەێ کاکە ئەجار بچنێ ناوەکەی بین ئەسە ناوەکەی کاک بەگراونەچل لۆ بینیم یان لە حەق باسی ئەو هەولێرە لۆ بکەم لەوە 6 ساڵ پێشتر ئەو هەولێرە زۆر خۆش بوو هەموو عالم یەکدری دەناسی ئێستاش خۆشە بەس بڵێ قەڵەباڵغ بووە نا ئێستا دەچێت شاری کەس ناناسی یعنی دەچێت ناو بازاری لە 20 نەفەران 30 نەفەران دەبینی یەکێک پیا دەبی ئەوە هەولێریە هەولێری چیە هەولێرەکە کوردی تێدا خۆشناوی تێدا ئەوانە هەموو قەدیمی تێدا هەموو یەکدری دەناسی پایتەختە ئەستا بوویتە پایتەخت وەڵا بەگراوندی ئەو توکانەی بەچ خۆش بوو هەولێر بەچ خۆش بۆ توکانانەی ئەحمەد ئەفەندی بن قەڵاتێ ئەوی نەمان وەنیا ئەوی نەمان 104 توکان بوو یەک جەماڵەکی دا بۆ ئەو قەڵات گەرم و گوڕیەکی دابوو گەرم و گوڕی توجارەت دوکان خەیات هەموو لەو سەید وەرەوە سەر سنی سنیانێ بەێ سنیانێ سنی خۆی ئەگە بێت تعبیری سنی بکەین تعبیری بکەین پێناسەی سنی سنیەکە 11 زارە 11 زار ئەو 11 زار یعنی 11 کاسەیە کوپە 11 زاری پێ زاری پێ دەڵێن 11 زارە وهای تعبیر دەکەن وهای پێناسە دەکەن سنیەکە بە خڕی مانگە مانگی پڕە زارەکان 11 مانگە جوانە ئەو مانگی ڕەمەزان سوڵتانی هەموو مانگەکانە یعنی پادشای هەموو مانگەکانە ئەو سنیە تعبیرەکەی ئەو هایە پاشەوی سنی پێک دێتن لە 2 دەستە گوڵ و قوبعات بە 120 سایی دەردەسی وەچی دۆمینەی 120 سایی دەردەسی ئەت بە خۆت باشی وەنی وەستایەت بەێ کە تەماشات کرد گەڕات لێت داس ئەنگوستیلەکەی لە بم بوو ئەوە 11 دەنووسێ ئەگە گرتت بلێ دەستە جوول گرتت یعنی ئەوە سنیەکەت بردەوە بە خۆت دەشاریەوە سنیش خۆی سنی زەرف سرف تورکمانیە کورد بە کلااو کلاوانێ تورکمان بە سنی سنیانێ ئەو سنی سنیانیش وەبزان محێبسیان عەرەبیش محێبس ئەو سنی سنیانێ کە ساڵانی لەوەی 6 ساڵ بەحەز دەکەم ئەگەر ڕەمەزانان هەولێرت بدیتبایە بەس پیاسەکی لای چاخانەی مەچکۆت کردبایە لۆ لای چاخانەی لە لای قاوەخانەی ئەبۆ قاوەسی بڕۆشت بای لۆ لای چایخانەی ما ئەو شارع دەڕازاوە لە کەرکوچیان و لە تووز و لە ئاڵتون کۆپری ئەوان لاعبی باشن کاکسی ئەوان لاعبی باشن دێنە هەولێرێ زۆر هەولێریەکان دەچن في نفس الوقت مامۆستا ئەوانە مقام زان بوون خۆی مقام لە چێن دەرێ منبعی مقام كركوكا بعربي دل ولد المقام في مدينة بغداد وسافر المقام إلى مدينة موصل ومات المقام في مدينة بغداد يعني ولد في كركوك سافر إلى موصل ومات في بغداد بس بغداد كان سري وتطور المقام في مدينة بغداد أو لقسني سنياني ولقت ساي خواردنا طبعا من ملاحظة كري كاك استدينه كنت كاكسي ما يكدقة قوسك مدي مقامات بيستوهج مقامة هولير دو مقامي هي كركوتشي كان جناتان بينن أو مقام سم مقامة كانوا يك كردويا يك كرمة شرم أسلوبي شرم خاصة تابعة له شاري هوليري أتو هيسيان ليدا زاني سيد أمنا والله ما ترسي في وقت خوي يعني وصول مقام مدرسة مقام طبعا أدائي مقام صعبة زور يعني روشي حاجة قارمان وقتي كشكشكار وآمادة كاري برنامج بملا تلفزيوني هرم
حاجی قارەمانم داوت کرد بوو حاجی قارەمان گوتی بەس مقاماتم لێ نەپرسی کوڕ گوتم لۆ مقاماتی دەزانم قورسە مقامات بەحرە ئەوزە ئێستا کە کاک محەممەد پەیوەندی بینی چایسەکان کووە مەسەن ئەوە قەدیمەکان خاستن وەڕێستان پێشترێت چۆن بوو بێ ئێستا چۆنە وەڵی پێشترش هەر محەبەتە بووە برادراتێ بۆ دۆستاتێ بۆچی یارمەتی یەک دریشیان لە بەردەبڕێ ئەو ئامۆزاینە ئەمە هیچ ئەمن هەتا ئێستا هیچ فەرقم بە هیچێکیان نەکردی هیچێکیان ئەوانیش فەرقیان بۆ من نەکردیا کەوەتی با ئەمەمری خوای کردیا ئەوان شەرم ئەمنیان حساب کردیا بە برازا خۆیان کاک محەممەد بیرەوەریەکی بابەت زۆر بیرەوەری خۆشیە بۆ ڕەحمەتی شتێکمان لۆ بجێرەوەها خۆش مەسەڵەن وڵی بابم سبەینان زوو وەردەستا باشە سعات سێ داهاتە دوکانێ ئەوزەوە مامسەی دەزانی اختیارەکان ئەوانی وێندەری هەمووی سەبزەتی و قەساب بوون کۆرانیمە ئەوزە داهاتە لەوێ دادەنیشتن سوحبەتی زۆریان دەکرد ینی بابشم ئەزە مام قادر کە تۆ بوو ماستی یەکەچی برد مشتێکی خۆمان دەچوو ماستەکەی لێ شاربەوە ئەو شەستا گوتی کاکە کا ماسەکە وەڵا گوتی ماستەکەم ئەم بردیە وەڵا بە دووی کەت بۆ پێکەنین و شەڕ و سوحبەت و ئەوە سبەینێ هێشتا نەچووینە ئیشێ هەنێ لەوێن دەرێ وەختی زۆر سوحبەتیان دەکرد و زۆر ینی دادەنشین مەسەلە پارە نەبوو مەسەلە ئەوە نەبوو مەسەلە محەبەت بوو کاک محەممەد ئەوجا ینی جاران و ئێستاش زانێ مەسەن چایچیەکان دوکانەکان ئەویان قۆبچیان دادەنا مەسەلەن شتیان دادەنوەنیە ئێستا سەروایە یاداشتیان دەکرد مەسەتی پێ دەڵێن ئەوجا وەختی تکیت خاسە بوو یعنی لە بۆ چێخانەکان سۆر و زەرد و ئەو شتانە هەبوو مامسەی دش دەزانی بەس ئێستا لەبەرەوەی نەمایە ئەو شتا ئێستا هەمووی بوویتە نووسین ینی ئێستا لەکرە من تکیتیش هەرمایە یعنی من هە تکیتیش دەدەم وەچی جاران نییە ینی وەچی پێشا ئێستا هەمووی لە دەفتەری دەنووسیتن ڕۆژە چە چای خواردی دیوارە خاستن هێشتا وایە کاک سەید شتێکی دی ئەفۆن کاک سەید بەس ئەوەت لەبیر نەکەی شتەکە بوو جاران وەکو مەراسیمەک بوو مەسەلان شەوی ڕەمەزانان سنیان دەکرد دوای دەچون خۆیان دەشوش دوای دەچون مەسەلەن شتەکیان باشییان دەکرد ناوەڵە باسی جێژنە دۆ بکەم باشی جێژنە و چایچی چایخانەکان دەڕازانەوە ڕۆژی سبەینەی جێژنەی هەردوو جێژنە دەڕازانەوە ئەگە هاوین باە چکە زۆربەی چایخانەکان پێشان هاوینان تەختیان دەبردە سەربانی ئیمە حتا من نەبدیت تەختە دارەکان وەنیا تەختەی داری گەورەی دیت بووم تەختی چایخانی پێدەن ئەوە ئەمە منداڵ بووم ئەوە حاجی ڕەشید پیشاندا گوتی ئەوە ئەو دەرکەیە گوتی شەوان تەختمان دەبردە سەربانی داچشم ماڵ لە خانەقای بوو داکم دەیگوت بابت لۆکزی دەگوژاندەوە لێم دیار بوو لە سەربانی ئەمە لێرە شیم لۆ حازر دەکرد یعنی بزانە چەند چۆل بووە ئەو جا جێژنان شاگردەکان هەموو جرکی جوانیان لەبەردەکرد نەوع کورتەک شەڵوارە کە بوو کورتە شەڵواری ئەفسەریان پێدەگوت زەر بوو زۆر جوان بوو پشتبێنی گولگولی سۆر کلااوەکی زەردی بەسیم ئەوە شاگرد سنیەکی لە دەستی لەسەری گڵابی دادنا گڵابی پێ دەڵێن مەعلوەرت مشتری داهات چکۆ مشتریان دایمی بوون مشتری داهات بڕێکی بەسەدا دەکەویش دەفرستیان درەمە چ فڕێدا چاوی تێر بوو دینارە چ فڕێدەدا ئەو شاگردانی ئێواری هەموویان غڕ دەکرد لە مامەینی خۆیان تەوزیع پێکەوە یعنی هەرەوە زیان دەکات بەێ کاک محەممەد ئەوم پێ برێ نەوعی چایەکان فەرقا تێکەڵ دەکەن چ دەکەن ئەوم پێ برێ مەسەلۆ هەندێک چایە بە بۆنترە مەسەلا هەندێک سۆرە هەندێک ڕەشە چای ئێستا نوعی زۆرە ئێستا پێشتر بەس فیلان هەبوو بە سندوق دەهات ئەویش سندوقی دار بوو مامسەی دەزانیتن دانینا تاجیرەکە و لاولێرە ئەویش تاجەکە بەناوباکە لاولێرە شاو تورکمانە خەرچی هەولێرە مەسەی هەولێریە ینی چایەکان ئێستا گۆڕایە وەچی جاری جاران نەمایە بری چای سیلان ئێستا گرانە ئێستا خۆی گرانە لەوچی چکە وەختی بەس حکومەت عێراق بەزەوەی دەیە کاک محەممەد زانیتە بەس ئەفۆن ئەوە حکوومەتی عێراقی لە سیلان ئاردی کڕی بوو لە بۆ مەتاتی لە فلیپین ئاردی کرابوو حکوومەتی عێراقی ئێستاش ئەو چێلگانەی چای عێراقن
چای سیلان بەس ئەتۆم پێ بڵێ ئەنگۆ مەسەڵەن تەرتیباتە شتێ دەکەن نالم حیلە و حواڵەکەت سهەیە مەسەڵەن دەخەنە ناوی ئەو تامەی دەدێ مامۆستا کاک محەممەد مامۆستا کامەران چا سێ نەوە بەێ چا تامە جوانە ڕەنگە بۆنە جوانە ئەو چایەکە دێ دەبێت تو بزانی چایەکەت کردەوە ئەگە چایەکە بە تۆز بوو ئەوە هەلی پشێوە تۆزی کرد ئەوە دەبێت تو لە غەربیری بدەیت تەفتەی پێ دەلێت ئەو تۆزێ دەبی وەرگری کە چای شێلو دەکات باش بوو چامان لۆ نەیران بەخۆی لە غەربی نەدراوە ئەو چای شێلو دەکات سەید مۆفەقی ڕاز دەکەیت یعنی ئەو کاک محەممەدوان ئەوانە لە چای دەزانن مۆفەقی برام لە چای دەزانن هەموو چوبمە ئێران دوکانێک هەموو سندوقی چای دانابوو لە هەڵاتەکەی چوین ئێمەش چای باشم دێتە کابرا هەر تەماشامینە دەکرد گوتم لەوەی چلوەیەک چام بدێ گوتی کو زانیەوە باشە گوتم ئەمە بە خۆمان چایسینە ینی ڕاستن کابرا حسی کاک سەید وەبزانم سرە چی هەیە مەسەلەن ئاوەکە گەرمبی ساردبی بکڵێ دوای تۆ چایەکەی تێکەی یەنش کانی عفوم کە مەسەن دەبینی ئێستا من دەم لە کنەنگۆ چای دەخۆم سێ چارێک چۆ مارێ مەسەلەن بەو نەوعی نییە بەو نەکەی نییە کامەران چا خۆی ئەگە لە سا ئاگرت ئەوە ئاوەکەی ئەو بەرزان گرم دەکەی لە سا ئاگری ئاوەکە تەواو گەرم دەی چای تێ دەکەی کە چات تێکرد دەی مراقەبەی بکەیت یەک جار هەڵدەستی مێرووی دەکات دەرێن وەچی بەحری وەچی کەفاوی بەحری یەک جار هەڵدەستی لێگەڕای ئەو های کردێ ئەو چایە سوتا کاک محەممەد دەزانی ئەوە ناخورێتەوە کاک محەممەد شتەشدی هەیە لە چای دەرێن ئەو جەبینە سەیادەوەری خۆشوا دێن ئەگەر نازانام دایانگۆگە دوو مڵات تێدابێ هەنی دووشنی دەینی ئەگەر چایەکە تێگەی بڵقەچێ بیمانە ڕستقەک دێ ئەوە چیە ئەو مەسەلەن ئەو ئەفسانەکە مەسەلەن لۆ کابرای دەبینێمە دوو بە یەک وەنووسایە نابین دەبینی لە پێش دانێ کابرا وا دەکات دوو کەرەکە دەرێت جار هێشتا شنەکەم نینە ئەم دەم کاک هەر بەجارە چ بکە دوو مادەم لە تار بەجارش بەس ئەوجاوە پێشینانە ینی ئەو مەسەلە هەگۆترایە قەدیمی مەسەلەن کە بڵقی بێ ڕستقەکەت دێتە پێشی شتەکە یا دەبینی چاوەکی لەناو مەسەلەن وچ گلۆپەچێ دەرێەوە چاوەی بکە تۆ حەز دەکەی بە دوو مڵاتی چاد لۆ بینین یان نەروە بێت دەکرم کا کامەرا وەختی تەمیمیان پێدەگۆ چاو شەکر نەما لە عێراق چایان بە خوورمای دەخوارد وەڵا خاڵم گوت بێ بابم لە بەغدایە لە فیلار خانی لە حەیدەرخانەی چایەکی زۆر هەیە بابم لێرە چوو بۆ بەغدایە تەماشە چایەکەی کردبوو کو دووجار لێدەنەی هیچی دەکەیەوە ئەوها بوو یعنی حیلەکەی کەشف کرد یعنی ئەوە ئەزمە بووە لە بە حربی باسی جۆز لەمەش دەکەن ئەمە وەختی خۆی باپیرم باس دەکە دەگو یعنی مەسەن لە گرانی گەورە باسی کردبوو مەسەن 1950 شتووە دەگو ئاویان دەکوڵان دادەنە بە خەیاڵی چای ئاوی گەرمیان تێدەکرد چانە بووە ئەساس بەس تەمەشایان کردیە جۆز لەما مەسەن لە ئەوەکەی کاک محەممەد ئەتوو چت هەیە مەسەن لۆ چایچەکان ئەو سنعەتە جوانەی ئەوە ڕەزیلە من هەمویان بەبرێ خۆ مزانم ئەوان هەموو چایی منن ئەوان هەموو کاسبی ماری خۆیانن زۆر سوپاسیشان دەکەم چکە زۆر ڕێز و احترامی لەمە دەگرن بەڕاستی بە 250 هەرزانە تەسەورەکەی ئەو دەزانی لۆ کاکامەران ئەمن وەختی پێشی $1 هەربستی ئەمن وەزبەم دەینا بە ملیۆنێکی ئێستا وەزبەی دەینم بە 2 ملیۆن 2 ملیۆن 200 بەس هەردووکتان هاوڕان کە هیلەی لێ نەکرێ مەسەن ئەو سنعەتە جوانە هیلە لە چای ناکرێ جوانە بەس کامان دەمینێ جوانە ینی ئەوەلەن چایەکەی بزانی کو دەکڕی پاشەوی چای بە تۆز و چای هەیە لە بازار ئێستا تۆزە تۆز یعنی بینتە پێشت ئەوەلەن شێلووە تامیشی نییە کەواتە ئەو چایی ناخۆین لێرەڕادەینە کۆتایی ئەو حەڵقەی زۆر سوپاسان دەکەم بەڕاستی شەوەکی خۆش و چێژمان لە بەبێت چای چێژمان لە قسەکان وەرگرت بینەرانی ئازیز سوپاسی ئێوەش دەکەین کە لەگەڵمان بوون ئێوە شاد و وڵاتداوە